ئافرەتێکە بەتەنها لەگەڵ تەکسیەک سوار بووە دەڕوا کەس گوێی لێ نین چی دەڵێن و چی ناڵێن شەیطان سێم کەسیانە ئەی چی بکەن ضرورەت جاری وایە کاکە باسی ضرورات ناکەین ئێمە باسی حاڵەتی ئەتیادی دەکەین حاڵەتی ئەتیادی خوشتی بەڕێز بەتەنها سواری تەکسی مەبە لەگەڵ کابرایکی بێگانە ناچارە و ضرورەتە و ناکری هەردەیە بڕوا هێناڵین وڵا ضرورەتەکە واز لەبێنە بڕۆ ئێستا بڕۆ بەڵام کە ضرورەت نەبێ پێویست نەبێ مەچوو بەتەنها لەگەڵ تەکسیەک سوار مەبە بە تایبەتی گەنج کارێکی باش نییە و کارێکی غەڵەتە و زۆرێک لە خراپە ڕووی داوە و چەندان ماڵ ئاژاوی تێکەوتە بەهۆی ئەوەوە وی ئەو جۆرەشتانەوە مەڵێ یان پاسی تەڵەبە سایق پاسی وا هەیە لە خوانە ترسە مثلا لە فلان ماڵ یەکەم تەڵەبە سوار دەکات تەڵەبەی کچ دوایی ئەخیر کەس ئەو دەگەڕێنێتەوە لەوانەیە فەڕێکی دوور و درێژی تر لێ بدات بۆی دواکەوێت و مەجای قسەکردنی هەبێت و دوایی دەی عیلاقە دروست کات و دوایی خراپە ڕوو بدات و دوایش طبعا خۆ بۆ مەبەستیشی هاوسەرگیری نییە مەبەستیان ڕابواردنە زۆرێکی کە تووشی حرام و تووشی شکۆشکاندنی ئەو کچە دەبێت و ئابڕووبردننی دەبێت و بۆیە بێ حکمت نییە کە پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام دەفەرمێ هیچ ئافرەتێک بێ مەحرەم با سەفەر نەکا